ئەم بابەتە تەوەری گرنگی کاتژمێر 12ەیە تایبەت بەم پرسە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز ئەکبەر حەیدەر بەرپرسیلقی 15 پارتی دموکراتی کوردستان لە خانەقینەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ئەکبەر، دامەزراندنی 7,000 دەرچووی زانکۆ پەیمانگا لە لایەن ئەنجومەنی پارێزگای دیالەوە و جیاوازیە زۆرەی کە بۆ کورد کراوە لە نێوانم دامەزراندنەدا بۆچی دەگەڕێتەوە؟ پێتان وایە بۆچی بەردەوام کورد لەوێ وەکو کەمینە سیر دەکرێت؟ بەناوی خۆی گەورە میهرەبان، سوپاس بۆ کوردستان 24 خۆشەویست و عزیز، سوپاس بۆ ئەم دەرفەتە. یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە جیاوازیە کرێ لە نێوان خانەقین و ئەو ناحیانەی کە زۆری نەکوردن بە حەقیقەت ئەگەڕێتەوە بۆ باڵادەستی ئەوان و بۆ نەبوونی ئەندامێکی چالاک و دڵسۆزی کورد لە ئەنجومەنی پارێزگای دیالە. نادەدپەروەری لەمەیە کە جگە لەوەی کە جیاوازیەکەن لە پێشکەشکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان بۆ خانەقین و ناحیەکانی دەوروبەری، ناحەقی و نادادپەروەری و جیاوازیەکەن تەنانەت لە دامەزراندنیش. ئەو هەموو گەنجە، ئەو هەموو کوڕ و کچەی ئێمە، ئەو هەموو براو خوشکەی ئێمە کە دەرچوون خوێندنیان تەواو کردووە و چاوەڕوانی ئەوەکەن کە بە شێوەیەکی دادپەروەرانە دابمەزرێن و بچنە سەر وەزیفەی خۆیان، بەڕاستی ئەمانە بێبەشەکرێن لە دامەزراندن. ئێستا ئەگەر بەراوردێ بکەین لە نێوان ئەو 5,089 دەرفەت و پلەی وەزیفەی کە بۆ دەرچوانی بەکالۆریۆس و دبلۆم و ئامادەی تەرخان کراوە لە پارێزگای دیالە، بەداخەوە یعنی ڕێژەیەکی زۆر کەم بۆ خانەقین 273 کەس لەوانە دانراوە بۆ خانەقین کە دامەزرێن، کە ئەمەش یەگەی داخە و زۆر نادەدپەروەرانەیە کە لە بەرامبەر تەماشا بکەین ئێمە بۆ جەلەولا کە ناحەیەک 291 کەس بۆ جەلەولا دانراوە. باشە، ئەگەر بمانەوێت هاوسەنگی لەو دامەزراندن و لە بەرچاوگرتنی ماف وەزیفەی ئەو خەڵکە هەبێت، ئەبێت چەند کەس مافی دامەزراندنی لە خانەقین هەبێت لە ناوچە کوردەکانی دیکە بە بەراورد بە ئەنجومەنی پارێزگای دیالە کە ئێستا زیاتر لە 7,000 کەس دامەزراون؟ هاوسەنگیەکە چۆنە؟ هاوسەنگیەکە نادادپەروەرانەیە، چونکە ئەگەر تەماشا بکەین هەروەکو باسم کرد جەلەولا ناحیەیەکە سەر بە خەزای خانەقینە. ناحیەیەکە جەلەولا 291 کەسی بۆ دامەزرێنن لە حاڵەتێکدا کە بۆ خانەقین 271 کەسە، یعنی 273 کەسە بۆ خانەقین. نادادپەروەری لەمەیە. مەندەلی 99 کەسە کە مەندەلیش قەزایەکی وێران کراوە. یعنی بەڕاستی ئەو شۆنانەی کە ئەزانن 100% ئەم شۆنانە کوردن، دانیشتوانی کوردن و خاکی پیرۆزی کوردستان، ئەگەر نا تەماشا بکەی لە تەواوی کۆی پارێزگای دیالە تۆ بۆ مرکزی بەعقوبە، بۆ قەزای خاڵس، بۆ شارەبان و بۆ ئەمانەی تر ناحێگانیان دامەزراندنەکە بۆ ئەوان بۆ بە زیادی کراوە، بۆ خانەقین و بۆ جەبارە و بۆ قەرەتەپە و بۆ مەندەلی بۆ ئەبێ کەمتر بێ. باشە، لە کاتێکدا هیچ نوێنەرێکی کورد لە ئەنجومەنی پارێزگای دیالە نییە، هاوڵاتیان دەڵێن ئەگەر نوێنەریان هەبا لەوێ دەیانتوانی داوای مافەکانیان بکەن. ئێستا کێشەڕی مافی هاوڵاتیانی ئەو ناوچانە دەکات؟ منیش هاوڕام لەگەڵ ڕاو دەنگی هاوڵاتیان و هاونیشتمانیانی خۆمان. بە تاکید ئەگەر ئەندامێکی دڵسۆز و چالاک کورد هەبوایە لە ئەنجومەنی پارێزگای دیالە، ئەو شەڕەیە کرد، ئەو نوێنەرایەتیەیە کرد و داکۆکیە کرد لەوەی کە مافێکی ڕەوای دەرچوانی زانکۆ و دبلۆم و ئامادەیەکانن بۆ ئەوەی کە دامەزرێنن. بەڵێ ئەمە لە ئەنجامی نەبوونی ئەندامێکی کوردی دڵسۆزە لە ئەنجومەنی پارێزگای دیالە، بۆیە ئەم نائەدالەتی ئەکرێ و ئەم جیاوازیان ناکرێ. بەڵێ یەکێک لە هۆکارە ئاساسیەکان ئەوەیە و بەداخەوە یعنی ئەگەر نوێنەریش نەبێت، ئەنجومەنی پارێزگای دیالە و ئیدارەی دیالە ئەبێ بە یەک چاو تەماشای تەواوی دانیشتوانی سنووری پارێزگای دیالە بکەن. ئەبێ بەبێ فەرق و جیاوازی لە نێوان عەرەب و کورد و تورکمان، ئەبێ بەبێ جیاوازی لە نێوان ئیسلام و مەسیحی، بەبێ جیاوازی لە نێوان شیعە و سوننا، یعنی کاکەی ئەبێتۆ تەماشای دانیشتوانی سنووری پارێزگای دیالە بکەی و ئەگەر دەرفەتێکی دامەزراندن هەبوو ئەبێ بە شێوەیەکی دادپەروەرانە بەسەر تەواوی قەزا و ناحیەکانە دابەشی بکەی و هەر یەکە پشکی خۆی بەر بکەوێت، نەک بەم شێوە جیاوازیەی کە هەروەکو باسم کرد
جەلەولا کە ناحیەیەگە سەر بە قەزای خانەقینە 291 کەس قەزای خانەقین 273 کەسی بۆ دابمەزرێنن لە حاڵەتێکا کە خانەقین خاوەنی ئەو هەموو دەرچووەیە کە دەرچووی زانکۆ و پەیمانگا و ئامادەیەگانن بەڕاستیەوە ساڵانێکە دەرچوونە خوێندنیان تەواو کردووە و چاوەڕوانی ئەوەکەن کە دابمەزرێنن بۆ ئەوەی کە خزمەت بکەن و بۆ ئەوەی کە لەو بێکاری و لەو بەتاڵەیە نەجاتیان ببێ. باشە ئەمە تەنیا لە دامەزراندن ئەم کێشە و نادات پەروەریانە هەیە یا لە خزمەت گوزاریەکانی دیکەش لەو ناوچانە دەیبینن بەڕێزت لەوێ شارەزای لە نزیکەوە ئەو خەڵکە دەبینی کە ڕوبەڕووی نادات پەروەریەک دەبنەوە لە سەر جەمبوارەکاندا بەم شێوەیە مامەڵە لەگەڵ خەڵکی کوردی و ناوچانە دەکرێت؟ بەداخەوە جیاوازی تەنها لە نێوان دامەزراندن نییە، جیاوازی لە پێشکەشکردنی خزمەت گوزاریەکانیش هەیە، جیاوازی لە ڕووی ئاوەدانکردنەوە، جیاوازی لە ڕووی گەشەپێدان، جیاوازی لە نێوان ئەوەی کە کارەبا باشتر بکرێ، ئاو باشتر بکرێ، خەدەمات باشتر بکرێ، قوتابخانەی باشتر دروست بکرێ، نەخۆشخانەی باشتر دروست بکرێ. بەڕاستی جیاوازی لە نێوان هەموو ئەم خزمەت گوزاریانەش هەیە. بەداخەوە خانەقین بە تەواوی پراوێز خراوە، خانەقین لە هەموو ڕوویەگۆ پشتگوێ خراوە، خانەقین لەبەر ئەوەی کە هەڵوێستێکی هەمیشە نیشتمان پەروەرانە و کورد پەروەرانەی هەبووە، دایما ناحەزان حەزیان کردووە ئەم دەورەی خانەقین پشتگوێ بخەن و لە هەموو ڕوویەگەوە ئیهمال بکرێ و لە هەموو ڕوویەگەوە خانەقین بەرەو پێش نەڕوات و لە ڕووی شارستانیەتەوە خانەقین دوا بکەوێت کە خانەقین مەڵبەندی شارستانیەت بووە، مەڵبەندی حەزارەت بووە، مەڵبەندی خوێندن و مەڵبەندی ڕۆشنبیری بووە. بەڕاستی غەدرێکی زۆر لە خانەقینە کرێ و ئەوەش من لە چاویەوە بینم کە خانەقین هەڵوێستی کورد پەروەرانەیە، هەڵوێستی نیشتمان پەروەرانەیە، بۆیە ئەم ستەمەی لێکرێ و ئەم غەدرەی لێکرێ. بەڵێ بەڕێز ئەکبەر حەیدەر بەرپرسی لیقی 15 پارتی دموکراتی کوردستان لە خانەقین، زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بووی.